ئەمە حاڵی دیمەنی گەڕەکێکی قەزای پێنجوێن لە دوای بارانبارین. هاوڵاتیانی پێنجوێن نیگەران لەوەی کە سەر ڕایبوونی دوو مەرزی سەرەکی لە قەزاکەیاندا کەچی قەزاکەیان پەراوێست کراوە تا ئێستا نەتوانراوە خزمەتی وەک پێویستی بکرێت. بڵێن قەزای پێنجوێنە ئەیبینی پارەگە بەرچیانە کەس ناوێرە قسەکە یەکێ لار جوڵێتەوانێت کابرا مەناعەتی نەبی کوژێت لەسەری ئەم پارە ئایا بۆ کوێ ئەچێت ئەچێتە گرفانەکان بەرپرسە چی لێەکەن کێ ئەیخوا زۆر داهاتەکەی لە ئەقلانیەوە زۆر خۆ دەبەچات و دیارە ئەم هەموو سار و لۆری و تڕێلە بۆ کێشێت داهاتەکەی دوو ڕۆژجارە سێ چوار سارێ نەخوارە و پارەیە بن بە فەردە پارە بن ئەیان پارە چی لێت بۆ کێ بن دیارە قەزای پێنجوێن لەبەرەوەی قەزایەکی سنووریە و چەند مەرزێکی لە سەرمەرزی نێودەوڵەتی باشماخوە سەیرانبەرنیش کرایەوە حەق بوو پرۆژەی خزمەتگوزاری زیاتری تیا بکرێ بەڵام بەداخەوە لە 2014ەوە تا ئێستا بەردێ نەخراوەتە سەر بەرد لە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاریە لە پێنجوێن بۆم نە سەیری پارکەکان بکەین سەیری ڕێگاوبانەکەی بکەیت سەیری زۆربەی شوێنەکان بکەیت بۆ منە لە دروستکردنی بینا چ بۆ کەرتی پەروەردە بێ یا تەندروستی بێ یاخود کەرتە خزمەتگوزاریەکانی دیکە بێ هیچ شتێکی خزمەتگوزاری لە پێنجوێنە نابینێت. بەڵام لە ڕاستیا داهاتی ئەم دوو مەرزە هیچ ئیسفادەیەکی بۆ پێنجوێن نیە توانی بڵێن پێنجوێن لە حقیقەتە حەقی زۆر لەوە زیاتری هەیە کە بۆی بکرێ. ئێستا بە تایبەتی ئەگەر سەیری جادەوبانەکانی بکەیت لە حقیقەتا جادەوبانێکی وێرانی هەیە بڕۆ بۆ خۆت سیرێکی هەر بە تایبەتی ڕێگای سلێمانی پێنجوێن بکە سەی سادق پێنجوێن بکە ناڵپارێز پێنجوێن بکە حتا گەرمک پێنجوێن بکە لە ڕاستیا جادەکانی جادەیەکی زۆر بێ کەڵکە. قایمقامی قەزای پێنجوێنەوەی نەشاردەوە کە داهاتی مەرزی باشماخ و سێرانبەر 1 دیناری بۆ قەزای پێنجوێن نییە و گەرچی چەندین جار هەوڵیان داوە بەڵام هەوڵەکانیان بێنجام بووە و ئەوەشی وت نیگەران لەوەی کە ماوەی 9 ساڵە سەرجەم پرۆژەکانی پێنجوێن کاری تێدا ناکرێت و وەستاوە. بەڵام بەداخەوە هەتا ئێستا و پرۆژانە نەکەوتونەتەوە گەر کامێژ زەرێکی زۆری لیاوینێمەوەکو قەزای پێنجوێن هەم پرۆژەی نوێمان بۆ نەکرەوە هەم پرۆژە کۆنەکان کرا سەرڕایەوەی کە ئێمە چەند جارێ داوامان کردو بەشێک لە داهاتی مەرزەکان دابین کرێ بۆ پرۆژەی خزمەتگوزاری لە پێنجوێنە سنوورانی کە مەرزیان هەیە پێویستی بەوەکو چۆن بۆ پترۆ دۆلار یاسایەک هەیە بە پیاسایەک پارە تەرخانەکرێ بۆ سنوورەکان ئەبێ بۆ داهاتی مەرزەکانش بۆ شێوە بەڵام هەتا ئێستا 1 دیناری ئەو مەرزانەوەکەوەی بڵێ بودجێ بێت تەرخان کرێ بۆ سنووری قەزاکەمان تەرخان نەکرا. قەزای پێنجوێن یەکێکە لە قەزاکانی باشووری هەرێمی کوردستان و 96 کیلۆمەتر لە پارێزگای سلێمانیەوە دوورە و ژمارەی دانیشتوانی زیاتر لە 25,000 کەسە و خەڵکەکەی زیاتر با کاری کوشت و کاڵیەوە خەریکن و لە ماوەی ڕابردووشدا لەبەر داواکاری خزمەتگوزاری بۆ قەزاکەیان هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندانیان ئەنجام داوە. سوێ محەممەد کەناڵی پەیام قەزای پێنجوێن.